سڵاوتان لەبێت بینەرانی وێستگە نیوز. ئەمڕۆ جیاوازتر لە هەر بەرنامەیەکی تر لە ڕانی خۆشەویستین. ئەمڕۆ مایکمان هێناوەتە ناو هاوڵاتیانی ڕانیە. دەمانەوێت بپرسین چیت هەیە بۆ هاوسەرەکەت، بە تایبەتی ئەو کەسانەی کە ماوەیەکی دوور و درێژە هاوسەرگیریان کردووە. بینەرمان بن. باسی هاوسەرەکەتم بۆ بکە لە خۆشی و ناخۆشیە لەگەڵ تا بووە چیت هەیە بۆی ئەو ڕۆژ خانوم هەرگڵە هەماما بدەستم هەرگڵە هەردەگەڵمدا بووە ئالان کشیشم بە ساعیب کردوونە کوڕکم ماڵی خۆی یەکڕم دەگەڵدایە. چیت هەیە بۆ خێزانەکەت؟ چی پێ ئەڵێ بە خێزانەکەت کە 41 ساڵە بەیەکەوە ئەژین لە ماڵێکە؟ وەڵایدا چی پێ بڵێم نان و شام لە بۆ ئازر دەکا و ئەوە خزمەتم دەکا و کەسی دنیا یعنی خزمە ئەو نەبێ پشتێ بەتمایەکی خۆشکەم بەس ئەو نەبێ کەسی دیکەم میوانیە. ناخۆشیم نەدیوەنە و لە من تووڕەبووانە میلوی تووڕە بوو خزمەتم کردووە ئەویش بە کەیفی خۆی لە ماڵەدا هەرە منوی بووین بە کەیفی خۆمان ڕامان بردە پارەشم هەموو دمە بەدەستە بە کاسبیم دەکرد هەموو وەختێکی وەک من ئێر بووم وەک ئەوش نەمێناوە پارەم لە باخەرە نەبرا بەخۆ بە کارتۆن پارەم بەبوو. چی بە هاوسەرەکەت ئەڵێیت کە ئێستا هاوسەرەکەت لە ژیان نەماوە؟ بەڵێم خوا لێی خۆش بێ و خوا لە میش و لێویش خۆش بێ خوایە. ئەمژنەکەم ئەم سال لە ڕەمەزانەدا 3 ڕۆژی مابوون بۆ ڕەمەزانێ کە مرد شەکرەی بوو ئەویت پێوە دیارە؟ چی؟ بێ هاوسەرەکەی پێوە دیارە عنی کە لە ماڵدا نەماوە کە ئەو هەبوو جۆرێکی تر بوو خۆشتر لەبێ ئەمن پێم خۆش بە ئەمن لە پێشویدا بمرم هاری بووی پێم خۆش بوو ئەمن لە پێشویدا بمرم چووکێ زۆرمان بە خۆشی ڕابووە لەخوای برەژێ لەوان زاسم لەوی زیاترم نەبوو ئەوی شەروە 3 کەڕزانیشم برد بۆ عەجێ حەزم پێ کرد خوا لێت بەزیاد بێ خوا لێی خۆش بێ خوایە هەتا مرد پێکەوە عیمان نەبوو لەخوا بەزیاد بێ. بابا چۆنم خۆش ناوێ ئەو ڕۆگە ئاوسەر نەبێ ژیانت نییە تێدەگەی بابا کەسێک نەبێت لە ماڵی بە هەویا بووکو و کوڕان خزمەتت کە نا بێوا تێمەکەوە بەخوا ئەوەی هاوسەری نەبۆ ئەمری لە 120 دادەبەزی تێدەگەی بابا بەڵام ئاوسەریش بە شەدێ بەدڵی خۆت بێ من لە 69 کە ژنمی ناوە پارەشم نەبوو گوێ لێ پارەشم نەبوو تەمامە بە خۆشی و ناخۆشی هاوسەرەکەت لەگەڵ تا بووە؟ ئەرێ وەڵڵا لە فەقیری دەوڵەمەندی لەگەڵمدا بووە. چی پێ ئەڵەی لێرەوە چیت هەیە بۆی پێی بڵێ چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەرئەبڕی کە ساڵانێکی دوور و درێژە لەگەڵ تایە؟ خۆشەویستیم ئەوەیە خوا لێکمان نەکات تا بەلایەکیدا دەکەوین گوێ لێکە لێکمان کرد ژیان نامێنی تێدەگەی بابا دەنا هەتا پێکەوەن و تا ماوی چه من ماوە قەدرێکی هەیە چە ئەو بمێنیمە قەدرەکەم هەیە. خاتون گەم پێم بڵە چۆن هاوسەرگیریت کردووە؟ دەڵێم هێن منداڵ بووم نازانم چۆنم کردووە بۆ خۆشم ئاگام لە خۆم نەبووە. هاوسەرەکەت لە ژیاندا ماوە؟ وەڵاشکرد لە ژیاندا ماوە لەخوای بەزیاد بێ. چیت هەیە بۆی؟ چی پێ ئەڵێ؟ وەڵا بەس ڕێزی لە دەگرم و خزمەتی دەکەم و من لە ساڵی 95ەوە هاوسەرگیریم کردووە و بێگومان تا ئێساش تەمەنێکە و من پێم وایە قۆناغی سەرەتایی هاوسەرگیری لەگەڵ قۆناغەکانی کۆتاییدا دوو بابەتی جیاوازن لە یەکەوە ئەنی دەتوانم بڵم دوو ڕەهەندی جیاوازی هەیە. قۆناغی یەکەم دەتوانی بڵێ قۆناغێکە پێناسە بکرێت بەوەی کە قۆناغێکە سەرەتای خۆشەویستیەوە سەرەتای بوداندانی هێندێک بنەمایە کە تیدا دەردەکەوێت بەڵام لە قۆناغەکانی تردا بە بڕوای من هاوسەرەکان دەبنە هاوڕێ واتە جۆرێک لە مانایەکی تردا دەبەخشێ وەکو چۆن بیرمەندی گەورە با بڵێن ئینگلیس دەڵێت باشترین پێناسە بۆ هاوسەرگیری گەڕانەوەیە بۆ چەمکی هاوڕێتی وەختی خۆی خۆشمەویست
داوام کرد دانیە ئەویش تۆی خۆش دەویست؟ بەڵێ تەبان کە چوم داوایم کرد هەدیان کردم ئەوە ئێستا شەر لەلامەوە یعنی لە چاوی خۆم خۆشترمەوێ زۆر لە چاوی خۆم خۆشترم لێ چەند ساڵە هاوسەرگیریتان کردووە؟ تقریبەن 30 ساڵە بێت لە چ ڕووداوێکی ناخۆشیان شتێک کە بەسەرتان هاتبێ ئەو هەر لەلات بۆ بەجێی نەهێشتووی؟ والله تقریبا لە 2098 يعني آخر درجة فقير بوين آخر درجة يعني وضعمان خراب بو يعني أو ذات يعني بخاري دانا هاد بدي ما دام لقيتهم حمود دنيا ما أمني شهر همان دسول ما دام أو ما برسدي وبارا مهمني هەر لەگەڵ یەک بوو هل لقيت يقول دا يستطيع چی پێ دەڵێ لێرەوە؟ ئادەم چاوەکانی ماچەکەم چای ماچەکەم و خۆشم هەیە طبعا من لە بەرنامەی خۆمدا دەڵێم ژن ژیانە ژن ئەوەیە کە لە ژیانی پیاودا کە بەشداری دەبێت بەڕاستی ئەو کەسانێک کە بیانەوێ بەختیار بن و لە ژیانی خۆیاندا لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ هاوسارەکانیان دەبێت ئیسیزامیان هەبێ دەبێت لێبوردەیان هەبێ دەبێت شتێکی وا بکەن کە خێزانەکانیان حەز بە نوقسانی نەکەن ینی خێزانەکەم لە من زیاتر بەخەم منداڵەکانەوە بووە بەخەم ماڵەوە بووە بەخەم جیرانەکانمەوە بووە جا ئینسان ئەگە بێوێ هاوسەرگیری پخت و ڕێک و پێک دروستکات و ژیانێکی چاک بۆ منداڵەکانی دروستکات دەبێت لە خێزانەوە ژن کە دەڵێن ژن هەموو شتێکە ژن پەروەردەیە ژن ژیانە ژن خواردنە ژن ماڵە ژن نووسنە ژن یعنی هەموو شتێک ژن بەڕاستی خێزانم من لە هەموو ڕۆژی و متەکاملە بە سەداگ ئێستا ڕوبەڕوو نەمگوتۆ خۆشم دەوێت چی پێ ئەڵێ لێرەوە لێرە چی پێ پێی دەڵێم سوپاست دەکەم لەبەر ئەوەی عائیلێکی جوان و ماڵ و منداڵێکی جوانت پەروەردە کردووە ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیانی ڕانی خۆشەویست بوو بە هیوان بتوانین بەرنامەی زیاتر لە ڕانی جوان بکەین تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ